بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تایبەت بە گرنگیدان و پاراستنی زمانی کوردی لە ڕۆژی جیهانی زمانی دایک ئاوای کردووە کە لایەنە پەیوەندیدارەکانیش ئەم بڕیارە جێبەجێ بکەن بە فەرمانکردنیان بەو شوێنە گشتیانە هۆتێل و ڕێستۆرانت و کافێکان بە تایبەتی شوێنە گەشتیاری و بازرگانیەکان کە تابلۆکانیان بە زمانی کوردی بێت. بەڵام لە پێچینەوە یاسایەکان بەشە شێوازێک دەبێت تا چەندەم هەنگاوانە بە شێوازێکی کردەیی جێبەجێ دەکرێن و هەوڵەکان چۆن دەبن. بەڕێز نەبەز عەبدولحەمید قایمەقامی قەزای ناوەندی هەولێر ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵما. بەڕێز نەبەز ئەم کاتت باش دوای بڕیارەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە هەوڵ بۆ جێبەجێکردنی و بڕیارە دەدەن و تایەکی نیسان مۆڵەت درراوە بۆ شوێنانەکە ئەم بڕیارە جێبەجێ بکەن. سەرجەم شوێنەکانتان لێ ئاگادار کردوتەوە چی دیکە پێویستە بیکەن بۆی کە بڕیارەکە بە تەواوەتی جێبەجێ بکرێت؟ ئەو کاتتان باش خۆ داماژەت بەوە کرد کە بەڕێز سەرۆکی حکوومەت لە ڕۆژی 21 مانگ لە ڕۆژی زمانی دایک زمانی کوردی لایەنە پەیوەنددارەکانی ڕاستپارتکەوە گرنگی تەواو بەو زمانە بدرێت بە زمانی دایک بدرێتن. بڕیاری ئەوەی دا کەوا ئەو ڕێکارانەی کە پێویستە لۆ ئیبرازکردنی زمانی دایک لە هەرێمی کوردستان کەوا بگرینە بەر. ئێمە 2 ڕۆژ دوای ئەوە لە دیوانی پارێزگا کۆبوونەوەیەکمان ئەنجامدا بە ئامادەبوونی هەموو لایەنە پەیوەنددارەکان وەکو گەشت و گوزار وەکو بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەر هەروەها شارەوانیەکان لایەنە ئەمنیەکان لۆ ئەوەی کەوا ئەو هەنگاوانەی کە پێویستە لە داهاتوودا بیگرینە بەر. لەو کۆبوونەوەیە بڕیار درا لە 25 شوباتەوە تاکو 1 نیسان مۆڵەت بدرێتە خاوەنی شوێنەکان هوتێلەکان خاوەنی شوێنە گەشتیاریەکان ڕێستۆرانتەکان هەموو ئەو شوێنانەی کە تابلۆی لەسەرە یاخود مینوێی هەیە یاخود هەڕێبەرێکی تری هەیە پێویستە زمانی کوردی بخرێتە سەر تابلۆکانیان. زمانی کوردی نووسین بە کوردی بە شێوەیەکی زەق جگە لە زمانەکانی تریش کە ڕێگەی پێدەدرێ بە پێی یاساکان کە هەردوو زمانی ئینگلیزی و عەرەبیە. بەڵام ئەوەی مەرجە کە زمانی کوردی زۆر بە زەقیبی لە زمانەکانی تر گەورەتربی هەروەها لە مینوەکانیشیان لە ڕێستۆرانت و چێشخانەکان هەر مینوەیەک لە بەردەست بیتن دەبی زمانی کوردی تێدا بیتن بە شێوەیەکی زۆر وازحی هەمووی ڕێکرابیتەوە. هەروەها ئەو کارمەندانەی لەو شوێنانە کار دەکەن بە پێی ئەو ڕێنمایانەی کە ڕێژەکەیان دیاری کراوە دەبی ئەوانەی لە یەش کار دەکەن فێری زمانی کوردی بکرێن. لەبەرەوەی بەڕێز سەرۆکی حکوومەت وەزارەتەکانی کار و هەروەها خوێندنی باڵای ڕاستپار لۆکردنەوەی خولەکان بۆ فێرکردنی ئەو کارمەندانە و ئەو کەسانەی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن لە شوێنە گشتەکان. ئێمە وەکو پارێزگا ئەو هۆشداریەمان بڵاو کردەوە هەموو کەسێک یاخود خاوەنی هەموو شوێنێک دەبی تاکو 1 نیسان ئەو کێشەی خۆی چارەسەر باشە. بەڕێز نەبەز ئاماژەتان بە لێپێچینەوەی یاسایی لە شوێنەکەیان نیە. ئەگەر تاوەڕێ کەوتێک کە دیاریتان کردووە پابند نبن لێپێچینەوە یاسایەکان چۆن دەبن سزاکان چۆن جێبەجێ دەکرێن تا چه ئاستێک سزا دەدرێن؟ ئێمە کە ڕاگەیەندراوەکەی پارێزگامان بڵاو کردەوە خۆی لە خۆیدا ئەعتیبار دەکرێتن کەوا هۆشداریە یاخود ئاگادارکردنەوەی هەموو شوێنەکانە ڕۆنیشمان کردەوە کە چۆنە کارەکان کو دەکرێتن ناوەکان چۆن دەنووسێ بە زمانی کوردی دەنووسێتن. نەما دەمەوێت ئەوەش ڕۆن بکەمەوە کەوا خەڵکانێک بە هەڵە ئەو بڕیاریان لێکدایتەوە کەوا دەبی شوێنەکان بە تەرجەمەی کوردی بکرێتەوە. نەخێرەوە نیە. بۆ نمونە شوێنێک ناوی سەلامە مەرج نییە کە بخرێ ئەو شوێنە دەبی بیکاتە ئاشتی سەلام بەڵام سەلام بە کوردی بنووسرێتن. ئەوەی گرنگە با بڵێن پیتەکان بە کوردی بنووسرێتن. هەروەها ئەو مینویانەی لە بەردەستیشە ناکرێتن کەسێک بستە شوێنێکەوە زمانی کوردی تەنها زمانی دایکە ئەو زمانە بزانی نەتوانانی قسە لەگەڵ کارمەندێک بکە یا خوشتێک داوا بکە. ئیزراعەتەکانیش بەڕاستی دوای یەکی چار ئێمە دەست پێ دەکەین لە ڕێگای لیژنەکانی قایم قامێتەوە لە ڕێگای لیژنەکانی شارەوانیەکانەوە هەر هەمویان ڕاست پێدراون لۆ ئەوەی کەوا هەر کەسێک کە پابەند نەبووە بەو بڕیارە غەرامە بکرێت پێبژاردننی دارایی لۆ دەکرێتن بە پێی تەقدیری ئەو لیژنانەی کە پێکاتێ لۆ مەبەستە و لۆ بەدوا داچوونەکانیان. ئەگەر دوای غەرامەکردنەکەش پابەند نەبوو ئەوە شوێنەکەی دادەخرێتن ڕێگەی پێ نادرێ کار بکاتن تاکو کێشەکەی خۆی چارەسەر دەکاتن. ئێمە لە دوی چارەوە دەتوانین بڵێن دەست بەو ئیزراعاتانە دەکەین.
باڵە پێتان وانە جێبەجێکردنی ئەو بڕیارانە پێویستی بە یاسایەکی تایبەت هەیە هەرچەندە یاسای ژمارە 6 هەرێمی کوردستان لە ساڵی 2014 کە لە پەرلەمانی کوردستانی شادانی بۆ داناوە کە پێویستە هەرێمی کوردستان زمانی فەرمی زمانی کوردی بێت لەسەر جەم شوێنەکان جا هەوڵتان نەداوە لە ڕێگەی پەرلەمانەوە کار بۆ چەسپاندنی یاسایەکی بەهێزتر بکەن بۆ ئەم زمانی کوردی و پاراستنی بە تایبەت ئەو بڕیارەی کە ئێستایەوە خەریکن جێبەجێ دەکەن؟ بەخۆی کە خۆتان دەزانن لە دەستوری عێراق هاتووە کە زمانی کوردی و زمانی عەرەبی هەردوو زمانی فەرمینە و خۆی لە خۆیدا بەڕێی من کافیە لە ئەوەی کە بتوانین لەسەر ئەو خەڵکانە با بڵێن ئیجباریان کەین کەوا زمانی کوردی بەکاربینن ئەوانەی کە لە هەرێمی کوردستانن. هەروەها ئێمە کار بە یاساکان دەکەین، بە ڕێنماییەکان دەکەین، بە بڕیارەکان دەکەین. ئێمە بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەرچووە کەوا دەبی زمانی کوردی زەغ بکرێتەوە، زمانی کوردی گرنگی پێ بدرێتن. ئێمە استیناد لەسەر بڕیارانە دەکەین، لەسەر یاسایی کە باست کرد کە لە 2014 دەرچووە. هەروەها ڕێنماییەکانیش ئێمە ئەو ڕێنمایانەی کە لە هەموو لایەنە پەیوەنددارەکان لە فەرمانگە پەیوەنددارەکان هەیە، ئەو ڕێنمایانە دەڵێتن هەر شوێنێک کە مۆڵەت دەردەینیتن دەبی زمانی کوردی لە مینویەکانی هەبیتن، لە تابلۆیەکەی هەبیتن، کەم و کوڕی نەبیتن. هەر شوێنێکیش مۆڵەتی ژنوێ دەکاتەوە ئەو مەرجەی لەسەر جێبەجێ دەکرێت. ئێستا ئەوانەی کە لە گەشت و گوزار لە ڕێگای لیژنەکانی گەشت و گوزارەوە کە متابعە دەکرێن و مۆڵەتەکانیان پێدەدرێ کەشفەک دەکرێت ئایا زمانی کوردی بەکارهێناوە لەسەر تابلۆکانی، لە مینویەکانی، لە ڕێبەرەکانی، هەروەها لە قایم قامیەتیش کە مۆڵەت دەدرێت لەو لایەنانەی کە ڕێپێدراون مۆڵەت بەو شوێنە گشتیانە بدەن. بەڵام خۆت دەزانی شارێکی گەورەی وەکو هەولێر بە دەیان هەزار شوێنی لێ احتیمالە بەو ئوسلوبە یاخود بەو ڕێگایە ئێمە کاتێکی زۆرترمان بێتن. بۆیە ئەوەمان ڕاگەیان وەکو هەڵمەتێکی نیشتیمانیشی لێ بێتن، هەر کەسە لە شوێنی خۆی دەست پێ بکاتن. مەرزنێ ئەوە کەوا لیژنەکان سەردانی بکەن یاخود بچی مۆڵەت نوێ کاتەوە ئینجا تابلۆکەی بگۆڕیتن یاخود زمانی کوردی بخێتە ناو بەرنامە و کارەکانی خۆی. وەکو هەڵمەتێکی نیشتیمانی ئەو خەڵکە لە لای خۆی دەست پێ بکاتن. بەشێکی زۆریش ئاگداری ئێمەیان کردەوە، ئەوەی ئێمەش ئاگدارین دەستیان پێکردووە کەوا کەو کەم و کوڕیا لە شوێنەکانیان هەبوو. بۆیە ئەوە با بڵێن لە ساڵانی ڕابردووش کەوا ئەو گرنگیە پێویستیان نەدراوە بەو بابەتە ئەکید ئێستا دەرەنجامەکەی بەو شێوەیە دەبینین، بەڵام بەو هیواین کەوا بتوانین بە ماوەیەکی نزیکدا ئەو شوێنانەی کە هەیە لە هەولێر لە دەوروبەری و لە سنووری پارێزگای هەولێرت بۆ بازەکەم بە تایبەت لە کوردستانیش بەگشتی کەوا بتوانین زمانی کوردی بە شێوەیەکی ڕێک پێک لەو شوێنانە زەغ بکرێتەوە. باشە، بێگومانم بڕیاری سەرۆکی حکوومەت دەستی ئێوە کراوەتر دەکات لایەنە پەیوەندیدارەکان دەتوانن بڕیاری جێبەجێکردنی ئەم بابەتە شێوازێکی دیکە جێبەجێ بکەن، واتە دەستان کراوەتر دەبێت. بەڵام ئەو لیژنەیە کە جەنابەت باسی دەکەی تەنیا لە پارێزگای هەولێر و قایم مەقامەتی هەولێرە یا لایەنەکانی دیکەی تێدایە. بۆ نمونە تابلۆکان هەندێک هەمانە تابلۆی کوردیە، بەڵام زمانێکی وەڕێنووسێکی پاراوی کوردی تێدا بەکار ناتوە. ئایا لەگەڵ وەزارەتی پەروەردە، وەزارەتی خوێندنی باڵا، گەشت و گوزار، شارەوانی سەرجەم ئەمانە هەماهەنگیدان کردووە بۆ دانانی لیژنەیەکی هاوبەش بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە؟ بەخۆی ئەمە ئەوە ئەرچی هەموو تاکەکە لە کوردستان تەنها ئەو کەسانە نینە کە خاوەنی ئەو شوێنانەنا. بابەتی دەستکراوەیش ئەکید دەستکراوەتر دەبین دوای بڕیارەکەی بەڕێ سەرۆکی حکوومەت لۆ وەرگرتنی ئیجڕاعات. لەبەر ئەوەی کەس کە هاتووە لە هەولێر کار دەکاتن، بۆ نمونە کەسێک لە خوارووی لە ناوەڕاز عێراق یاخود لە دەوروبەری با بڵێن کوردستانیش لە وڵاتەکانی تر هاتووە کە هەموو ئاسانکاریەکی لۆکرایە، مۆڵەتی پێدراوە، بەڵام ئەویش مەجبورەکەوە پابەندی ڕێنماییەکانی هەرێمی کوردستان بی، پابەندی یاساکانی ئێرەبی دەبی جێبەجێشی بکاتن. ئەگەر جێبەجێشی نەکە ئەکید بەپێی ئەو ڕێنمایی و ئەو یاسا و ئەو بڕیارانەی ئێمە لە بەردەستماندا دەتوانین ئیجڕاعاتی لەگەڵ بکەین. سەبارەت بە دانانی ناو زۆر جار هەبووە کەوا ناوەکە ناوەکی کوردی بووە بەڵام ناوەکی شیاو نەبووە، یاخود ناوەکی گونجاو نەبووە لەگەڵ دابوونەریتی کۆمەلگا نەگونجاوە، ناوەکی وابووە کە خەڵک پێی بێزار بووە. ئێمە تەدەخولمان لەوەش کردووە. بەڕاستی ئەکید هەموو لایەنەکانیش
دەبی تەدەخل لەو بابەتە بکەن وەزارەتە پەیوەنددارەکان بەتایبەت وەزارەتەکانی کار وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لۆ اختیارکردنی ناوەکان ئێمە پێشتر ئەو ناوانەی کە تۆماریش دەکران لە ژوورە بازرگانیەکان کە تۆمار دەکران کێشەیەک هەبووکەوە لەبەر زۆری شوێنەکان ناو نەماوە لەبەر ئەوەشکە زۆر جار بوو بەهۆی ئەوەی کەوا ناوی سیر لە شوێنەکان بندرێ بەڵام ئێمە لەسەر ئەوەش کار دەکەین ئەکید هەر ناوەکە پێمان گونجاو نەبی گریمان کوردیشە ئێمە ڕێگە نادەین ئەو ناوە لەو شوێنە بندرێتن ئەوانەی کە پێشتری شەبووە هەوڵی چاکردنەوەیان دەدەین بە هەماهەنگی هەموو لای بەڵێ بەڕێز نەبەز عەبدولحەمید قایمەقامی قەزای ناوەندی هەولێر زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بوو.